سڵاتان لەبێ خۆشەویستان. بەرنامەی ئەم جارە بەرنمەیەکی یان بەڵین بابەتێکی زۆر گرنگە دەربارەی ئەو حاڵەتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەتایبەتی و لە عێراقیش بەگشتی باسی لێوە دەکرێت کە ئەویش تای خوێنبەربوونە کە وەکو لە ڕووی زانستیەوە باس دەکرێت کە ئێمە لە ئاژەڵەوە تووشی ئەم نەخۆشیە بین. بزانین ئەمە چییە و سەرچاوەکەی لەکوێوە هاتووە و مێژوویەکی کورتیشتان لەسەری پێ دەڵێن ئەم نەخۆشیە لە کەیەکەوە هەبووە و بەتایبەتی ئێمە ئێستا وەکو مرۆڤایەتی لە هەموو دنیا و لە هەرێمی کوردستانیش تازەوە دەمانەوێت بە ڕووی دنیای بکرین و پاژەوەی پەتایەکی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەناوی کۆڕۆنا هیلاکی کردین. ئێستا بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشیە تا چەند مەترسی هەیە لەسەر ژیانمان و چی بکەین باشەوە ئایا مەترسیەکانی وەکو مەترسیەکی وەکو نەخۆشیەکەی کۆڕۆنا وایە نه هەموو ئەمانە وەڵام دەدەینەوە. لە هەمان کاتیشا ڕێوشوێنی تایبەت باسەکەین چۆن قوتانی خۆمانی لێ پارێزین و ئەوەی کە لەم بەرنمەیە گرنگە بە تایبەتی ئەو کەسانی کە زۆر حەزیان لە گۆشتە ئەم بابەتە ڕەبتی هەیە بە گۆشتی ئاژەڵەوە بە تایبەتی ئەوانە بێ باشتر گوێ بگرن بە تایبەتی لە کاتی حازرکردنی لە ماڵەوە. بۆ ئەم مەبەستە ئێمە میوانداری بەڕێز دکتۆر بارزان بەرزنجی کە ئەو خۆی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی و ئەندامی هەرس و جگەرە و لە هەمان کاتیشا ئەندامی لیژنەی زانستی ڕێگەگرتن لەم نەخۆشیە لە بەڕێوەبەری تەندروستی هەولێر. دکتۆر گیان بەخێربێی سەر و سەرچاو. زۆر سپاس دەکەم، زۆر بەخۆشحاڵی و ئامادەم لەبەرەوەی بابەتەکەمان دکتۆر گیان تایبەتە بە ئاژەڵەوە و شوێنێکیش کە ئەگەری ئەوەی هەبێ ئەو ئاژەڵانەی کە پشکنینی بۆ دەکرێت و ئەگەری ئەوەی هەبێت کە ئەم نەخۆشیە لێوەی بگوازێتەوە کوشتارگەی هەولێرمان هەڵبژاردووە و لەوێ هاوکارانم چون پاکێجێکیان بۆ حازر کردوین با پێکەوە بینەری بین ئەنجە دوایی دێنە سەر بابەتەکە بە درێژ. مازن یەکێکە لەو قەسابانەی لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر گۆشتی ئاژەڵ چا دەکات. ئەو لە باوک و باپیرەوە کاری قەسابی بۆ ماوەتەوە، هەر بە تەماشاکردن دەزانێ کام گۆشت باش و ناسکە بۆ خواردن و خۆی دەڵێت قەسابی کارێکی خۆشە بەڵام لێزانینێکی باشی دەوێت. پیشەمان قەسابیە چەند ساڵە قەسابی دەکەن هەلە قەسابی لە بەرە بابمان مایتەوە باب و باپیری هەموو قەساب بووینە ئەمە لە کوشتارگەی ئیشێ دەکەین توکاندار گۆشتمە حیوانمان لە بۆ دەین لێرکوانە ئەمە لەویان دەکوژینەوە عەسیقە لە بۆیان بەڕێک و پێچی بە خاوێنی لە بۆیان دەکوژینەوە لەیان بە کەیەی بە خاوێنی لەیان دەنێرینە بازارێ. لە کوشتارگەی هەولێری یاوچەرخ مانگانە زیاتر لە 1750 ئاژەڵی گەورە و زیاتر لە 12,000 ئاژەڵی بچووکی وەک مەڕ و بزن سەر دەبڕێن و بۆ بازار و مارکێتەکان ئامادە دەکرێن. براورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەی لە 6.8 ئاژەڵی گەورە و ڕێژەی لە 14.69 ئاژەڵی بچووک زیادی کردووە. بەڕێوەبەری کوشتارگەی هاوچەرخی هەولێریش دەڵێت لە دوای داخستنی کوشتارگە نایاساییەکان و بڵاوبوونەوەی پەتای تای خوێنبەربوون هاوڵاتیان لە جاران زیاتر ئاژەڵ بۆ کوشتارگەی هاوچەرخی هەولێر دێنن چونکە هەوبەی ڤێتەنەری ئاژەڵەکان دەپشکنن. ئەو ڕێژەی سەربڕین کە لە ئێستادا هەیە لە چەند ڕۆژی ڕابردوو بە دروستی لە دوای بڵاوبوونەوەی ئەو دەنگۆیەی ڕێژەکە یەکجار زۆر زیاد بووە. من دەیگەڕێنەوە بۆ دوو خاڵ وشیاربوونەوەی خەڵک بەڕاستی مەترسی ئەو نەخۆشی لەسەر خەڵک بە نەکڕینی گۆشتەکانیان لە کوچە و کۆڵانەکان و لەو شوێنانی کە بە نایاسایی و سەرپێچی سەردەبردرێن. خاڵی دووەم تەفعیلبوونی لوزنەکان بە شێوەیەکی زۆر باش لوزنەکانی قایمقامەتی قەزای ناوەند بە خۆشحالیەوە بە سەرپەرشتی خودی جەنای پارێزگار لەو بابەتە ڕێژەی سەربڕین لە دەرەوە یەکجار زۆر کەم بووە دەتوانم بڵێم هەر نەماوە. لە پشکنینی پێش سەربڕین هەموو ئەو ئاژەڵانە پشکنینیان بۆ دەکرێتکەوە ئامادەکاریان بۆ دەکرێت بۆ سەربڕین هەر ئاژەڵێکەوە نەشیا بێ بۆ سەربڕین ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگەنادەین و ڕەتی دەکەینەوە بۆ کردداری سەربڕین. و پشکنینی دووەمان پشکنینی دوای سەربڕینە کە لاشەی ئاژەڵەکە هەموو ئەندامەکانی پشکنینی بۆ ئەنجام دەدرێتن و تاوەکو گۆشتێکی تەندروست سەلامەت بگاتە دەستی هاوڵاتانی خۆشەویست. دوای بڵاوبوونەوەی یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە هەرێمی کوردستان ڕێکارەکانی خۆپارێزی بە مەبەستی پاراستنی هاوڵاتیان لە پەتاکە توند بووە بە تایبەتی ئەو شوێنانەی مامەڵە بە ئاژەڵ دەکەن و گۆشت دەفرۆشن. نەخۆشی تای خوێنبەربوون نەخۆشێکی ڤایرۆسیە و لە بەشێکی زۆری جیان بڵاوە و بەهۆی گەنەوە بڵاو دەبێتەوە و تووشی مرۆڤ و ئاژەڵ دەبێت. بەڵێ ئەم نەخۆشیەکی نوێ نییە
پێشتر ینی هەبووە ئەم ڤایرەسە لە جیهاندا و لە هەندێک شوێن هەبووە ئەو نیە بڵین ئەم ڤایرەسە تازە دۆزرابێتەوە و لە ساڵی ئەم بڵین لە ساڵی 2022 یان لە چەند ساڵی ڕابردوو بە پێچەوانەوە ئەم نەخۆشیە یەکەم جار وەکو ڤایرەسەکە لە هەرێمی کریمیا لە هەرێمی کریمیاکو کە ئەم ماوەی لەوانێ زۆر بەتان گوێتان لێبوو بێ ئەو شوێنە کێشە لەسەرێ لە بینی رووسیا و یوکرین کە بەم دواییە رووسیا داگیری کرد لە ساڵ 1940 ئەم ڤایرەسە لەوێ دۆزراوەتەوە بەڵام کە وەکو پەتا بڵاو بوو بێتەوە لە کۆنگۆ بۆ لە ساڵی 1960 بۆیە زۆر جاریش کە پێکەوە لە ڕووی زانستیەوە باز دەکرێت ناوی ئەو دوو هەرێمە پێکەوە دەدرێت ینی کریمیا کۆنگۆ هیمۆڕجیک فیڤەر پێکەوە ناوی نەخۆشیەکە کە وەکو بڵین پەتای خوێنبەربوون یان تای خوێنبەربوون کە ئێستا بەداخۆ لە بەشێک لە شارەکانی عێراق و لە هەرێمی کوردستانیش یەک دوو حاڵەت بڵین دەستنیشان کراون کە مایەی ئەوەیە ئێمە هەڵوەستەی لەسەر بکەین و زانیاریتان بدەنیە نەخۆشیەکە خۆی وەکو سەرەتایەک لە خوێن و شلەی ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازێتەوە کێ لەم بینەیە هاوکارە کێ لەم بینەیە هاوکارە کە مەسەلەن لەوانەیە ئەمە ئەگەر هاتوو بە بڵین کەسێک دەستی بە خوێنی ئاژەڵێک بێ کە تووشی ئەم ڤایرەسە بوو بێ ئەگەری هەیە توش بێ لە هەمان کاتە ئەم مێرووە کە پێوترێت گەنە یان قڕنەیان ئەو بەپێی شێوەزاری بڵین هەرێمی کوردستان هەرێکە و جۆرە ناو نەهێنانێکی لێنێ ینی کێزی پێڵێن ئەو شتانی پێڵێن ئەو گەنەیە چییە کە خوێنی ئاژەڵەکە دەمژێ پاشان دێ لەسەر پێستی مرۆڤ ینی خوێنەکە کە دەمژێ لە ئەنجامی ئەوە ڤایرەسەکە دەگوازرێتەوە دوایە دکتۆر بارزانیش پرسیاری یەکەم لەسەر گەنە کە مەسەلەن هۆکاری تریش چی هەبێ بۆ گواستنەوەی لە عێراقیش عێراق وڵاتێک نییە بێدەربوو بێ لەم پەتایە و لەم ڤایرەسە پێشتر لە ساڵی 1970 پزیشکێکی نیشتەجێی دێرین کە ئەو کاتە لە شاری بەغدا بە ناوی دکتۆر سالم کاری دەکرد حاڵەتێکی لە بۆ دێ لەرزوتایەکی زۆری گرتووە خوێن لە لەشی دێت تەمان نیانزانیوە چییە ئەوە بوو بەداخەوە ئەو پزیشکە و هاوکارێکی کە لە ناو نەخۆشخانەکە بوو بەم پەتایە گیانیان لەدەستدا و ئەنجا دوایی بۆیان دەرکەوت کە ئەمە شێوازێکی لە پەتایە بڵاو بۆتەوە نەخۆشخانەیەکی بە ناوی نەخۆشخانەی ئیبن خەتیب تەرخان کرد بۆ ئەوەی کە نەخۆشەکانیان لەوێ چارەسەرۆگرن ینی ئەم پەتایە لە ساڵی 1970 لە عێراق بڵاو بۆتەوە دکتۆر گیان بینە سەر خودی نەخۆشیەکە ینی مەسەلەن کە ئێستا لە حاڵەتە ینی حاڵەتی تاکتاکە پەیدا بووە کە توشبوون هەیە و کە ئەمەش زیاتر برایانی سەربڕ و گۆشتفرۆش و ئەوانەی گرتوێتەوە کە ئەوان ڕاستە و خۆ یان بڵین شوانەکانمان کە ڕاستە و خۆ پەیوەندیان لەگەڵ ئاژەڵ هەیە ئەگەر لەسەر ئەوەی پێمان بڵێ ینی زیانیاری زیاترمان بدەیە لەسەر خودی نەخۆشیەکە و شێوازی گواستنەوە بۆچی ئەو کەسانە زیاتر معڕەزن وەکو جەنابەت باست کرد ئەم نەخۆشیە ئێستا دروست نەبووە چەندەها ساڵ هەیە وەگەر تەماشای داتای عالەمی بکەی لە تورکیا و ئێران و پاکستان ئەوانە بە نسبەیەکی زۆر هەبووە لە ساڵاری ڕابردووە هەروەها جنوبی عێراقیش بەڵام ئێمە لە کوردستان لۆ ئێمڕۆ ئەوە وروژاوە لەبەرەوەی ئێستا ئەوڕۆ هاتوچێکی زۆر هەیە لەگەڵ ئەو وڵاتانە خەڵکێکی زۆر هاتوچۆ دەکا من زمنی ئەمە بۆمان دەرکەوت حیوانێکی زۆر لە وڵاتانە هەتە بە تیارە دەهێنرێتە کوردستان فەلەوانەیە لە ڕێی ئاژەڵەکانەوە بگوازرێتەوە ئەگە ئاژەڵەکان نەخۆش بن ینی ئەگەر هەتانەت بنبڕیش کرابووە پێشتریش لە عێراق کەلوانەی بنبڕ بوو بێ ئێستا دووبارە ئەگەری هاتنەوەی هەیە بەڵێ هاتنەوەی هەیە لە ڕێ ئەو ئاژەڵانە هەروە دەژبینی لە عێراق عادەتەن لە جنوب هەبووە لەبەرەوەی لە جنوب وا پێدەستی هاتوویەکی زۆر هەبووە لەگەر ئێران لە قەدیمەوە لە ڕێی حیوانات و ئاژەڵ و هەموو شتێکەوە کاتێکی تایبەت هەیە بۆ سەر هەڵدانەوەی ینی هیچ علاقەی بە وەرز و بۆم خۆی دیارە لە وەرزی بارۆنە حیوان زیاد دەکات وا پێدەستی لەستانان خەڵکی صاحب ئاژەڵەکەی نەفرۆشیە تاوەکو زاوزێ دەکات پاش زاوزێ حاولە دەکات لە حیوانەتەکەی خلاص بیت بچووکان دەیالێتەوە گەورەکان دەفرۆشیت بزانە ئەوە بە نەقل دروست دەبی حیوانەکان هەڵگری گەنەکەن هەڵگری نەخۆشیەکەن بەڵام کە دەگوازرێنەوە نەخۆشیەکەش دەگوازنەوە و وەکو باس کرد زۆر تەریقە لە سەن ڕێگایەک ئەو نەخۆشیە دەگوازرێتەوە لە ڕێی خونی نەخۆشەکەیان گۆشتەکەی ئەگەر فرێش بێت لێەوە باشترە خەڵک گۆشتی زۆر فرێش نەخوات یان دەستکاری نەکات کۆمەڵگەی خۆمانە بزەبت لێەوە باشتر وایە کە دەستکاری گۆشتەکەش دەکەی دەستاوانە لە دەست بێت و
کامە بۆ خانمان زۆر مهمە بە تایبەتی هەتا ملاحەزەیان کرد بوو خانم زیاتر تووشی دەبن لەوەی لە پیاوە ئەوەش سوالێک بۆ دروست بوو لۆ خانم ژنەکان زیاتر توش دەبن لەوانەیە هەر لەگەڵ گۆشتەکەی ئەمە دێنە سەر ڕێنمایەکان و خۆپارە ئەکیدم تۆ زانیاری زیاتریش هەیە لەسەری بەس حاڵەتەکە چۆن دەناسرێتەوە ینی ئەو نیشانانە چین کە ئەو کەسەی کە تووشی ئەم خۆی نیشانەکانی زۆر نزیکن لە ئینفلۆنزا و هەڵامەتی خۆمان لەوانەیە بەسەرێشە و ماسوولکەکانت دێشی ئێسکت دێشێت دوای دەست پێ دەکات تات هەبێت لەوانەیە ئەوە مەرحەلەی یەکەمە لە مەرحەلەی دووەم لەوانەیە تایەکە زیاد دەڕوات بۆ خون بەربوون لەوانەیە چاو چۆر بێت کە پوت خوێنی لەبیان لە پودوەکانت خوێن بێت لەوانەیە ئەو نەخۆشانە سەردانی دکتۆریان لە کۆڵانەکانی خۆمان معاون طبی بکات دەرزیان لێدات دەبینی لە شوێنی دەرزی لێدانەکەیان کانووی لە خوێنێکی زۆر دەبێت حتا لە عێراق وەختی خۆی قەدیم ڕسمەکانیان بڵاو کردوێتەوە نەتیجەی یەک کانووی لێدانان هەموو دەستی بۆتە خوێن فەوانە لە حالاتی تر دەبینی خوێن بەربوونە کار لە پێکهاتەکانی ناو خوێنیش دەکات ینی هۆکار چیەکە مەسەڵەن خۆی طبیعەتی ڤایرۆسەکەوە یەکەم تات بۆ دروست دەکات مناعەت دادەگرێت نەتیجەی تاو مناعەتەکە ئیلتیاباتێکی زۆر لە ناو خانەکانی دیواری خوێن دەکات لە هەموو شوێنێکی جسمت نەتیجەی ئەوە خوێن بەرموو دروست دەبێت ئەو خوێن بەربوونە لەوانەیە جگەر دەگرێتەوە سیپەلاک و دڵیش دەگرێتەوە بۆیە لەو حالەتانی کە خوێن بەربوونەکە زۆرن تەسیل لە جگەر و سیپەلاک دەکات لەو حالەتە کوشندەیە بەڵام زۆربەی زۆری نەخۆشەکان لەوانەیە نەگاتەوە حالەتە کوشندە وەگەر تەماشای داتا عالەمیەکان بکەین ڕێژەی مردن بەو نەخۆشیە زۆر جیاوازە لە بینی 100 لە بۆ 140 ئەوەی 100 لە بۆچینەکەوا بووە ئیل لە نەخۆش ئەو نەخۆشانەی کە زۆر بە توندی گرتوویەت ینی هاتوونەتە مستەشفا و مردوونە مانای ئەوە نییە ئەوەی تووشی بێت دەمرێت زۆر باشە لە بین ئێمە مەسەمەزانیمان ئەوە لە ئاژەڵێکەوە دێ لە بۆ مرۆڤەکە مرۆڤ بۆ مرۆڤیش لە یەکتری وەرەگرنەوە بەڵێ وەکو بیستت چکە مرۆڤ کە ئەگەر توشبوو بێ مرۆڤەکە لە ڕێی هەتە لیکاو لە ڕێی لیکاو و خوێنی و میز و پیسایی و ئەوانەی هەمووی دەگوازرێتەوە بەتاکید ئەو ڤایرۆسە لە هەمووی ئەو دەرهاویشتەکانی تاکید چکە ڤایرۆسی تایە ئەمە هەتە فاسی ڤایرۆسەکە کە دەکرێت لەسەر خۆن دەکرێت خوێنەکە ڤایرۆسی تێدا دەبێت هەتا مەسلەی کۆخە و پژمین و ئەمانە سوالێکی لەسەر دروست بووە تۆ گەر هەڵگەری ڤایرۆسەکە بی بەتاکید ڤایرۆسەکە لە ناو کۆخە و پژمین و لیکاوت هەیە فلەوانەیە ئەگەر دکتۆرەکە نزیکی بۆ لی بپژمێ و بچێتە ناو جسمت ئەوەش لەسەر مەناعی جسمت دەکەوێت بۆ نموناگە دەستت بریندار بێت لیکاوی نەخۆشەکە بە دەستت بکەوێت دەستە ناو خوێنت بەڵێ چەندی دەوێت کە تا نیشانەکان دەرکەوێت یان ئەو ڤایرۆسە خێرایە لە عادەتەن لە بینی چەند ڕۆژێک بۆ 2 هەفتە ئاڕازەکان دروست دەکات کە هاتە ناو جسمت زاوەکو جەنابەت باس کرد ڕێگا زۆرن لەوانەیە گەنەکە مباشرت و گەزە لێ بدات خوێنی پیس بکاتە ناو جسمت لەوانەیە فەلاحەکان کە گەنە لێ دەکەنەوە دەیکوژن خوێنەکە دێتە ناو دەستیان و لەوانەیە بەهۆی مێشولە دەگوازرێتەوە بەهۆی حیواناتەکان ئەوزە گۆشت مێشولەیە کە چوو بێت لەسەر ئاژەڵێک یان خوێنی کەسێکی خوێنی پیسی مژی بێت و بێتە ناو قەڵب بەڵێ بۆیە باسی ئەوە دەکەین کە وەکو حکوومەت چی بکات باشە بۆ ئەوەی منعی بڵاوبوونەوەی نەخۆشی دکتۆرجیان ئەگرێ ئەو مەسەلەن زۆر کەس هەیە لە ماڵەوە ئاژەڵ بەخێو دەکە شاید نییە ئاژەڵەکە مەڕ و بزن و مانگاوێ هەیە سەگ و پشیلە و ینی باڵندەکانیان هەیە لە ماڵەوە ینی ئەگەری ئەویان هەیە ئەو گەنەیە تەنانەت لەو ئاژەڵانە بەخوا احتیمات دەکە ئەگەر بێت و ئاژەڵەکان بەڕڵا بکرێن لە دەرەوە لەوانەیە تووشی بن بەڵام لەگەر لە ماڵەوە بن حتمەن دەیان شۆن و دەبی فەحز بکرێت و ئامۆژگارەکان ژەوەی لە کاتی فەحزکردنیان دەبین دەستەوانە لە دەستکەن جلک و بەرژی وا لە دەستکەن کە نەگوازرێتەوە فەحسیان بکە ئەگەر گەنەیان هەبوو ئەگەر لایەن بردنابێ بکوژن و خوێنەکە کۆنتاکتیان لەگەڵ باز لۆژ دەکرێت ئەڵێن شتێکی وەکو موکێشیان میڵقەتی بەڵێ یان موکێژیان بە دەرمان بیکوژێت بەڵێ زۆر باش کاتێک پێش هێشتا نامێ بێمە سەر خۆپارێزی کە خۆپارێزی شتی زیاتری دەوێت و پەیوەندی بە هەر هەمووانێ بەس بۆ کوزانیاری بۆ هاوڵاتیان چارەسەریەکانی بە چ ڕێگاکە بێ ئێوە لیژنەیەکی زانستین ئێوە مەسەلەن بڵین ئیعازەکە دەدەنە پزیشکان یان دامەزراوە تەندروستیەکان لە ڕووی زانستیەوە ئایا ئەمە چارەسەری هەیە چەند ساڵ لەمەوە پێشە هەیە دەرمانی تایبەتی بۆ دروستکرا بوو وەکو خۆت دەزانی فەرماگەی تەندروستیە و لە زۆر بە خۆشحالیەوە ئیشی لەسەر ئەو ڤایرۆسە دەکات ئێستا هەدەفەکە ئەوەیە منعی بکەین بەڕاستی تاکو ئەم کاتەژەوەی مزانیمە یەک کەیس لە کوردستانە بووە ئەویش کۆنتاکتی لەگەڵ گۆشتە بووە بەرخەکە نەخۆش بووە
حیوان بوو حیوانەکە نەخۆش بوو منداڵەکەی لەبەر چووە نەتیجەوەی کە نەخۆش بووە سەریان بڕیۆ نەخۆشەکەش تووشی بووە بە خۆشحاڵیەوەش ئەوم بیستی مۆزەی زۆر باشە و وەزان لە نەخۆشخانەش دەرچووە زۆر باش بەڵام بەنسبەت عیلاج ئەگەر ئەو ڤایرۆسە تووشت بی وەکو هەموو ڤایرۆسەکانی تر عیلاجەکان زیاتر بە ئینگلیزی پێ دەڵێن سەپۆرتیڤ ئەن سیمپتۆماتیک یعنی لەوانەیە پێویستی بە پاراستۆل بی پێویستی بە مغەزی بی ئۆکسیژین و ئیسراحەت و لە هەمووی مهمتر نەخۆشەکە جیا بکرێتەوە لەوەی خەڵکی بڵاوی نەکاتەوە نەخۆشەکە هەم بۆ ماڵەوە ئەندامەکانی خێزانی خۆی هەم ئەگەر لە نەخۆشخانە بێت بۆ کارمەندەکانی تەندروستی بڵاوی نەکاتەوە لە ڕێگای دەستەوانە و ڕێگاری پەیڕۆکردنی ڕێگای تایبەت بۆ مەنعکردنی بڵاوی ئەگەر ئێستا کەسێک لە گوندێکیش بێ کە زانی بێتی مامەڵی لەگەڵ ئاژەڵ کردووە ئەو نیشانانی کە باست کرد دروست بێ باشتر وایە بێتە لای نەخۆشخانە دەبی سەردانی پزیشکی تایبەت بۆی دوورکەوێتەوە لە کەسوکارەکەشی ینی لەناو کۆی ئەگەر بێت و حیوانەکە تاکید کرا کە حیوانەکە نەخۆشیەکەی هەیە و ئەویش لۆ نمونە حیوانەکەی سەر بڕیوە یان کۆنتاکتی لەگەر هەبووە دەبی فاسی نەخۆشەکە بکرێت بزانن هیچ گەزەیەکی لێداوە یان ئارازی چییە و هەندێک خۆپارێزی بکات خۆپارێزیەکە چێ لە ئەسنای میسکردن و پیسایی ئەوانە دەبی دەستی خۆی زۆر زۆم بشات محاولە بکە خەڵکی تر کۆنتاکتی لەگەر بەرماوەکانی ئەو شخصە نەبێت شەرنیە تووشی نەخۆشیەکە بێت بەس وەکو احتیاط ئەگەر هاتوو کۆنتاکتە لەگەڵ حیوانێکە بوو توش بوو خۆپارێزیە زیاتر ینی ڕێژەی بڵاوبوونەوە کەشی ناگاتەوە کۆی کە ئێمە لە 2 ساڵی ڕابردوو بینیمان وەکو کۆرۆنای کە نەخێرەوە بە ئاسانی نییە گەت و وەکو ئەمە وەکو مرۆڤ ئەگەر خۆپارێزیەکی بەسیید بکەین ئەو ڤایرۆسە زەحمەت وە بە ئاسانی توشمان بێت زیاتر وەکو وتمان لە ڕێی خۆیانی حیوان و ینی ئەگەر ئەو پەیڕەوێنەی کە لە گۆشتخانەکان و وەزارەتی سەحە و هەروەها بەیتەڕێ دەریان کردو ئەگەمە ئەو ڕێنمایەنە پەیڕۆ بکەین ئەو ڤایرۆسە زۆر بە زەحمەتی دەگوازرێتەوە ئەواتە ئەوەی کە ئێستا من لە زانیاریەکانی بەڕێزیشت تێکیشتم و لەسەرەوەی کە منیش خۆم حازرم کردبوو ینی دوو بەشە بەشێکیان ئەوەیە هەم ئەو کەسانی کە ئاژەڵ بەخێوەکەن کە تەعاملیان لەگەڵ ئاژەڵە و ئەوانە لە دوو لایانی زۆر گرنگ ینی دوو ئەرکی زۆر گرنگیان لەسەر شانەیەکیان کە زوو بیسەلمێنن کە ئەو ئاژەڵیان نەخۆشیە جیای بکەنەوە جیای بکەنەوە لەگەڵ پەیوەندیدار ئاگدار بکەنەوە بە تایبەتیش وەکو کاکتۆر ئاماژەی پێکرد ناکرێ کاکی شوان ینی بەدەستی گەنەکە لابە باشترە هەرکەزانی ئەو ئاژەڵانی کە ئەوهایە ئەوە هیچ دەستکێشێکی باشی لە دەست بێ و وەکو باسیش دەکەن ئەبێ قەمیسەکەیان خۆڵی درێژ بێ و شەرواڵەکەیان درێژتر بێ و ینی شوێنی وەڵحاصڵ پێستی بە دەرەوە نەبێت تاوەکو ئەو گەنەیە زەفەری پێنەبات و بە تایبەتی ئەگەر ئاژەڵدارێکی هەستی کرد دەستی بڕاوە چونکە ئاژەڵدار و جوتیاری ئێمە لە کاتی ئەرکی ڕۆژانیانە ئەگەری دەست بریندار بوون و ئەوانەشیان هەیە ئەوە هەر باشترە ئەو کەسیان خۆی لێ دوورخاتەوە دەستوانەیەک لە دەستکە و ئەوە ئەرکی یەکەمی کە مەسەلەن بزانێت دووەمیش کاتێک کە دەزانی ئاژەڵێکت نەخۆشە ینی ڕاستە لەوانەیە لە ڕۆی ینی ئەوە بتانی گۆشتەکەی بەکاربێن پاشەوەی ئەو لە پزیشکی ڤێترنەری باشترە بپرسێ کە ئەمە یەک لەو ئەو نەخۆشەی کە لای ئێمە ینی کە لە هەولێر دەستنیشان کرابوو وەکو جەناب ئاماژەت پێکرد ئاژەڵەکەی نەخۆش بووە لە ئەنجامی ئەو نەخۆشی کە تووشی بۆ گەنەکە وای لێ کردووە کە ئاژەڵەکە منداڵەکەی لەبار بچێ وانیش گۆشتەکەیان بەکارهێنەوە بۆیە توش بووە کەواتە ئەو دوو حاڵەتێ حاڵەتی ینی بڵین ئاماژگاری سێن بۆ هەمومانە بۆ هەموو خێزانەکانە کە حەزمان لە گۆشتە و گۆشتە خوڕێ گۆشت لە پێکهاتەیەکی سەرەکی خوانەکانی ئێمە لە زۆربەی ماڵەکانە بە تایبەتی خانمان لە کاتێک کە ئەو گۆشتە دێتەوە ماڵەوە بەبێ دەستکێش وانە بەڵێ بەبێ دەستکێش تامری لەگەر نەکات لەگەڵ گۆشتەکە بە تاکید و لە کاتی شوشتنەوەش یانە بێ ئاگای لە بزەبێت و باشتری ژوایە گۆشتەکە تاخیر بکات چەند ڕۆژێک خۆی ئاتەن دەڵێن 24 ساعت بەزۆڕی من لە 24 ساعت زیاتریش بمێنێتەوە گۆشتەکانیش خەمێک لەو مۆزوع بخۆن نەگوڵێ هاو کیلۆ گۆشتە مێنەوەتەوە دەڕوانێ بیرخۆم ینی باشترە کە مەسەلەن گۆشتی ئەمڕۆهی دوێنێ بێ ینی لەناو بەفرگرە و ئەوانە هەڵگیرا بێ و ڕێژەی کوڵانیش ینی کوڵان و مەنجەڵ و ئەوەکە ئەویش چکە ئەو ڤایرەسە بەرگەی گەرمان ناگرێەوە نیە
زۆربەی ڤایرۆس بە کوڵان لەناو دەچێت بڵێ لەگەڵ سەرماش هاوکاران لەم گرافیکە بۆیان دیاری کردوین ینی ئەو قسانی کە ئێمە کردمان هەندێک خاڵی زیاتریشیان کردو قڕکەری مێرووەکان ئەوە کەلایەن ئەویان زۆر گرینگە بەڕاستی وەکو تەندروستی ئەولێر و ڤێرتنەری ئێستاکەەوە بزانام ئەو شوێنانەی کە حیواناتی لێ دەیڕشێنن لەوەیە گەرگەنەی لێبێت گەنەکە نەمێنێت وەرەوە بە ساحب ئاژەڵەکان دەڵێن فاسی حیواناتەکانیان بکەن هەروها مێشولێش بەڕاستی خۆ دەزانی چکە مێشولێش یەشەکە زۆر بە پێویستی زان بەڕاستی ئەو منتخانەی کە ئەس دەکری مێشولی تێدا بێت بپڕژێندرێت و یەک شتی تریش ئێمە وتوانە و ئەو نەخۆشە لەڕێی ئاژەڵەکانەوە دەگوازرێتەوە زۆر ئاژەڵ ناوی هاتووە مەسەرەن وەنیە گەنەیە هەتا مشک و ئەمانە لە ڕێی میزی مشک و جورج و هەتا حشتر زۆر لە جنوب باس کراوە بەڕێی من سەجیش لەوانە بە دەرنابێت ئێمە ئەوڕۆ دەبینین سەگەکی زۆر لە کۆڵانەکان بەڕەلایە بە تاکید ئەگەر ئەو نەخۆشیێش نەگوازرێتەوە پاش فترەیەکی ترە لەوانەیە نەخۆشیێکی نوێ لە ڕێگەی سەگەوە گازرێتەوە لەوانەیە بەعزی جارچنە سەر پاژماوەی سەربڕخان و شتەکان بە تاکید بزانە خۆی ئەوەی بەغێر قانونی سەر دەبدرێ بە حتمن خوێنەکەی فرێت دەدەن پیسەکەی فرێدەن لەسەر زیادە سەگەکانیش لە دوی خواردن دەگەڕێن لەوانەیە گەنەشیان لەسەر بیچکە و سەگانە سەجی بەڕەلان لە ناو پیسی دەژین من بەڕاستی نقطەیەکی زۆر تایبەت لەسەر ئەو سەگانە نابێت سەگ بەڕەڵا بکرێ و سەگەکان لە کۆڵانان گەڕبن و وەروالوانەیە مناڵەکانمان بگەزێن شتێکی حەزاری نییە و بە تەکید نەخۆش دەگوازرێتەوە دەبی حکوومەتی هەرێم و بە تایبەتی پارێزگاری هەولێر و سلێمانی دیۆک ئیش لەسەر ئەو کارە بکەن عیلازێکی بکەن زۆر باشە و کاتێکیش کە ینی لە هەمووی مهمتر ئەوەیە کە ئەگەر کەسێکمان دیت ئەو نیشانانەی هەیە ینی ئەوەش بە تایبەتی ئەگەر هاتوو ئەوەی هەبێ بەرکەوتەی لەگەڵ ئاژەڵ و یان پێشترێ بڵنیە ینی لە قەساوخانەیەک بوو بێ یان دەستکاری گۆشتێکی کرد بێ شەر نییە ینی هەموو ئەنفلۆنزایەک ئێستا ئێمە ئەتیبار بکەین بە حاڵتۆ نیە بەڵێ بە تاکید نەخێر دەبی من داوا لە هەموو یاریدەدری پزیشکەکانیش دەکەم چکە زۆربەی لە کۆڵانەکان عیادات توشتی وایەنێ نەخۆش زۆر دەستەلایەن دەبی هەندێک ئاگادار بن ئەگە یەکێک تای هەبوو تەماشای ناودەویان بکەن تەماشای ناوچاویان بکەن هەندێک معلوماتیان لێوەرگرن ئایا کۆنتاکیان هەبوو لەگەر خۆیان یان جلج خەڵبیان مێشو لە گەستوی دەرزیان لێدەن چکە بە دەرزی لێدانەکە خراپتر دەبن و تووشی نەزیب دەبن بڵێ زۆر بارزان بەرزنجی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەر سوودجگەر و ئەندامی لیژنەی زانستی ڕێگری و لە بڵاوبوونەوەی پتای خوێنبەربوون لە بەڕێبەتی تەندروستی هەولێر زۆر سپاس بۆ زانیاریەکان کەواتە وەکو من دواوتەی دکتۆر بارزان وەردەگرم و جارێکی تر ینی هەم پزیشک و کارمەندانیش ینی سەرڕای ئەوەی کە پێویستە هاوکاری بگەن ئەو کەسانی کە نیشانەیان هەیە لە هەمان کاتە ئاگاداربوون لە خودی خۆشیان زۆر گرنگە بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی زیاتر ئیشەڵا ئەم بابەتەش زۆر بە ئاسانتر لە چاو کۆرۆنا تێپەر دەبێ و ناگاتە ئەو ڕێژەی کە بەو شێوێ بەربڵاو بێت تەنها ڕێنمایەکان زۆر سادە و ساکارن و زۆریش ئاسانن ئەفو زۆر هەدەفەکەمان لەو مۆزوع پریڤنشنە خەڵک ترساندن نیە ڕێگەگرتنە زۆر کۆڕۆنیا یا زیاتر لە قسەکەی من وا دیار بوو ترسی پێوە بێ نەخێر بەڵێ وام پێی باشە خەڵک نەترسێ زۆر سپاس بۆ دکتۆر گیانی وادارە هەموو لایەکتان هەر ساڵ و سەلامەت بن تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ